هەر لەبارەی پرۆژە یاسای بودجەی 2021 عراق ئێستا پەرلەمانی کوردستان پەرلەمانی عراق کاری لەسەر کردەوە ڕەوانەی حکوومەتیشی کردو بۆ ئەوەی جارێکی دیکە حکوومەت پێداچنەوە بە خاڵ و مادەکانی ناو پرۆژە یاسای بودجەی 2021 عراق بکاتەوە دواتر پەرلەمان لە کۆتایی دەنجی لەسەر بدات لەبارەی ناوەڕۆکی پرۆژە یاسای بودجەی 2021 عراق و ئەو گۆڕانکاریانەی کە لە ئەنجومەنی عراق ئەندامانی لیژنەی دارایی قسەیان لەسەر کردو بزانین گەیشتۆتە کوێ بە میوانداری دکتۆرە مەیادە نەجار ئەندامی لیژنەی ئابرۆ بەرهێنان لە پەرلەمانی عراق لەگەڵمان دەبێت زۆر بەخێربێی بەڕێز مەیادە دوایین گۆڕانکاریەکان لە پرۆژە یاسای بودجەی 2021 عراق چییە و چه هەنگاوێک نراوە بۆ ئەوەی پرۆژە یاساکە لە ڕێگەی یاسا و دەستورەوە پەسەند بکرێت ئەگەر گەڕاوە پەرلەمان. سلااو ڕێز بۆ بەڕێستان و بۆ بینەرە خۆشەویستەکان طبیعی ماوەی مانگێک زیاتر بوو لە پرۆژە یاساکە لە لێژنەی دارایی بوو گفتوگۆیان لەسەر دەکردو و لەگەڵ لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتەکان و محافظەکان محافزیان بانکێش دەکرد بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر مادەکان و فەقەرەکانی بودجە بکرێت بۆ ئەوەی بتوانن نەفەقات کەمتر بکەنەوە لەبەرەوەی عەجزی مالی 170 تێدا بوو ئەوەی عەجزێکی زۆر بوو بۆیە لەگەڵ پارێزگاکان و لەگەڵ وەزارەتەکان یەکەیەکە کۆبوونەوەیان ئەنجامدا بۆی بتوان ئەو عەجزە کەمتر بکەنەوە لە سەتاسی و هەروەها نەفەقاتەکان کەم بکەنەوە نەفەقاتی وەزارەتەکان کەم بکەنەوە چەندین فەقەڕی تێدا بوو کە ئەو نەفەقاتانە وەکو کەمالیات وابوو 44 تریلیۆن دینار بەستەنها بۆ چاڵاکی دەوڵەت دانرابوو و وەزارەتی تێدا بوو 90 تریلیۆن دیناری لە بۆ تەرخان کرابوو وەزارەتی نەوت نەفەقاتی زیاتر بوو لە بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەوانە هەموو پێداچوونەوەیان لەسەر کرا و مناقەلاتەکانیان بە عادیلانە دابەش کرد و دووبارە گەڕاندیانەوە حکوومەت بۆ ئەوەی حکوومەتیش ئاخر ئەبدەیت تەمەشای بکات و بۆ دەنگدان بینێرەکان بوو پڕکردنەوەی کوردەنانی بودجە بوو ئەی لەبارەی پشتی هەرێمی کوردستان چیتان کرد ئەوانەی کە دەستکاری کران لە پەرلەمان چی بوون؟ پشکی هەرێم تا ئێستاشاندی هەرێمی کوردستان لە سەردانەکانی بەردەوامە بڕیارە بە نزیکترین کات دووبارە ئامادە بن لە بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان بە زۆرینە لە حکوومەت دەنجی لەسەردرا بوو ئەو بەشە بودجەیە کە بۆ هەرێمی کوردستان دانرایە 12.67 ئەو بودجەیەش تەنها بۆ ئیستثماری و تەشغیلی نییە بەڵکو موچەکانیش دەگرێتەوە واتە هەموو نەفەقاتی سیادی و نەفەقاتی هەرێمی کوردستان خۆی لەو بەشە بودجەیەدا دەبینێتەوە و شیعەکان چەند بوون بە چەند باڵێک ژمارەیەکی باش لە شیعەکان لەگەڵ ئەو دەقەدان کە لە حکوومەت هاتیە وەکو خۆی دەنجی لەسەر بدرێت لە بابەتی بڵێن موچە بژێوی ژانی خەڵکی عراق کەمکردنەوەی موچە بە تایبەتی دابەزاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار چیتان کرد دەنجی لەسەر ئەوەدرا کە بڵێن گۆڕانکاری تێدا بکرێت طبیعی پەرلەمان لۆی نییە فەقەراتەکان بگۆڕێت یاخود مادەکان هەڵوەشێنێتەوە دەتوانێت تێبینی هەبێت لەسەر دەتوانێت تێبینی لەسەر هەبێ بەپێی مادەی 62 لە دەستوری عێراق و ببورە لە قانونی موازنەش ناتوانێت کە دەستکاری مادەکان بکات و هەڵی وەشێنێتەوە یاخود ئیلغای بکات بەڵکو دەتوانێت تێبینیەکانی خۆی بنووسێت کاتی بۆ حکوومەت دەینێرێتەوە حکوومەت بتوانێت دەشتوانێت دەنجی لەسەر نەدات بەڵام ئەوە بڕیاری سندوقی نەقدی دەولیە و ئەو خەیارەیان اختیار کرد بۆ ئەوەی ئابووری عێراق دانەڕمێ بە یەکجاری لەبەر ئەوەی دوو خەیاریان لە پێش بوو دوو هەڵبژاردەیان لە پێش بوو یا ئەوە تا عوملەی عێراقی دیناری عێراقی طبع بکەنەوە واتە چاپ بکەن ئەوەش زیاتر بەهای دیناری عێراقی دادەبەزێنی یاخود ئەوە بوو کە بەهای دۆلار بەرزکەنەوە بەرامبەر بە دیناری عێراقی بۆ ئەوەی بتوانن موچە دابەش بکەن لەبەرەوەی عێراق لە بارودۆخێکی سەختی ئابووریدا تێدەپەڕێت تەنها بە قەرزکردن ماوەی ڕابردوو توانی موچەی فەرمانبەرانی عێراق دابەش بکات و هەروەها خاڵێکی تریشە بوو کە تاکسی خست بووە سەر موچەی فەرمانبەرانی عێراق پەرلەمانی عێراق تێبینیان لەسەر ئەو خاڵە هەبوو و بە تێبینیەوە بۆ حکوومەتی عێراقیان ناردیە بۆیە پەرلەمانی عێراق ناتوانێت ئەو بڕگەیە هەڵوەشێنێتەوە لەبەر ئەوەی تەنها دەسەڵاتی مناقلەی هەیە و کەمکردنەوەی نەفەقاتی هەیە. باشە هاوپەیمانی فەتح داواکاریی پێنج خاڵی هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستانەوەیش
پشت یاریمی کوردستان دیاریکردنی پشت یاریمی کوردستان و هەروەها بەرزکردنەوەی بەهای دیناری عراقی ئەمە بە شوێ گەیشت جگە لە هاوپەیمانی فەتح چ کودلێکی دیکەی ناو پەرلەمانی عراق لەگەڵەوەن کە پشت یاریمی کوردستان دیاری بکرێت و ئەو ناکۆچەی نێوان هەرێمی کوردستان و عراق کۆتایی پێ بێنرێت. طبیعی ئەو لایەنانەی کە کارتی ئەو کارتە بەکاردێنن واتە دۆسیەی بودجە و موازنەی هەرێمی کوردستان تەنها بۆ حملەی ئینتیخاباتی پێشوەختەیە لەبەرەوەی ئەو فەشەلەی کە هەیەە نەیانتوانیوە خزمەتگوزاری بەسیترین خزمەتگوزاری پێشکەش بە شەقامەکانی خۆیان بکەن بۆیە دژایەتی هەرێمی کوردستان دەکەن و وەکو کارتێکی ڕێکلامی ئینتیخابی بەکاری دێنن فەشەلەکانی خۆیان وەک هەرێمی کوردستان بەکاردێنن وەک شەماعەیەک فەشەلەکانیان تێدا هەڵدەواسن و لە زۆر دیبیت و بەرنامەکان ئاماژەمان بەوە کردووە کە خۆشیان قەناعەتیان بەو قسانە نییە کە دەیکەن بەڵام ناچارن هیچ شتێکیان نییە لەو مادە دەسمەی زیاتر کە هەرێمی کوردستان بەکاربێنن بەداخەوە. باش ئەو پرۆژه یاسایە ئێستا لای حکوومەتە ئەگەر حکوومەت ڕەوانەی کردەوە کورد دەنجی پێدات؟ طبیعی ئێمە ئەگەر پشکی هەرێمی کوردستان وەکو خۆی ماوە ئێمە دەنجی لەسەر دەدەین بەس پشکەکە بەڵێ پشکی هەرێمی کوردستان هەبووە 12.67 بەڵام کۆمەڵک کێشەی دیکە هەیە لە سەرەتا ببوورە قسەش دەکەی 70% بوو هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی تعدادی سوکانی ئەنجام بدەن بەبێ ئەوەی بزانن ژمارەی دانیشتوانی عێراق ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە ئەو 17 کردە 12 بەبێ ئەوەی داتایان لەبەردەست بێتن و ئەگەر دیراسەتێکی ورد و دقیق بکەن دەزانن کە زۆرترین نمووی سوکانی ڕووی دابی ئەنجام بێ هەرێمی کوردستانە لەبەرەوەی نمووی سوکانی لەو وڵاتە و لەو هەرێمانە دەبێت لەو ئەقلیمانە دەبێت کە ئەمن و ئیستقراریەکی ئەمن و ئاسایشی تێدا هەیە ئیستقراری ئەمنی تێدا بەرزە و هەرێمی کوردستانیش یەکێکە لەو هەرێمانەی کە دەورا و پشتی هەمووی لوغمە بەڵام ئێمە ئەلحەمدولله باشە لەبارەی ئەو 12.67 ینی ئەگەر حکوومەتی بەغدا بیاوێت ئەو پارەیە بنێرێت ئەو پشکی هەرێمی کوردستان بنێرێت ینی گفتوگۆکان لەسەر چی ڕاوەستاوە ئەو شاندەی هەرێم کە بەنیازە بچێتە بەغدا لەسەرەمە ڕاوەستاوە بەڵێ بۆ خۆی کە ڕقەم و کەفەنیات هەمووی تەواو بووە بەڵام ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان کردویانە بە سیاسی کردویانە بە دۆسیەیەکی سیاسی بۆیە دەبێت شاندی هەرێمی کوردستان دوجار سەردانی بەغدا بکات بۆ تەزبیتکردنی ئەم بڕە پشکەی هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو نەبێ ژمارە بێتر وەکو موچە و پشتی هەرێمی کوردستان بە پارەنیە تاریمی بەڵێ بەرامبەر بە ئەوە چیەکە نەگەرەوە نەبوو طبیعی ئێمەش خەیاراتی خۆمان هەیە وەک هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ ئەوە داینە کە ئەو دیموقراتی کە ئێستا شوبه دیموقراتیە لە عێراق هەیە ئەنجام بدرێت و زۆرینەی کەمینە بەرقەرار نەبێت لەبەر ئەوەی عێراق وڵاتی عێراق خۆی لە خۆیدا وڵاتێکی تەنها عەرەب نشین نییە بەڵکو چەندین مکەوناتی تێدایە و ئێمەش کورد دووەم مکەونی ئەو وڵاتەی پاشی عەرەب بۆیە هیوادارین زۆرینە و کەمینە بەکارنەیەت و ئەو دیموقراتیە هەیە ئەو شوبه دیموقراتیە لەناو نەچێت هەر وەک یاسای عەجزی مالی کە تێیان پەڕاند بەبێ دەنگدانی کورد و ئێمەش ئەو هەڵوێستان هەبوو ئێوە بەڵام لەم جارەش هەڵوێست دەردەبڕن ئەکید هەڵوێستمان دەبێ و بەدائیلمان هەیە و بەدائیل بەکاردێنین لەبەر ئەوەی ئێمە هەرێمێکین کەس ناتوانێت لاوازمان بکات چونکە ئەو هەرێمە بە ئاسانی دروست نەبووە ئەو هەرێمە لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی لە ڕووی کۆمەڵایەتی هەرێمێکی پتە و بەهێزە لە کاتی با بڵێن بابەتە نیشتیمانی و هەستیارەکان هەموو کورد هەموو فراکسیۆنەکان یەکدەستین و خاوەن یەک بڕیارین بەرامبەر بە دوژمنان بەڕێز مەیادەنەجار ئەندامی لیژنەی ئابووری وەبەرهێنان لە پەرلەمانی عێراق زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان